ساڵی 2016 لە هەرێمی کوردستان یەکێک بووە لەو ساڵانەی کە زۆرترین پێشەلگاری بەرامبەر بە مرۆڤ و ئەندامانی کۆمەڵگەی کوردی کراوە. ئەگەر تیش بخەینە سەر مافەکانی مرۆڤ لە ماوەی 12 ساڵی ڕابردوودا، ئەوە بۆمان دەردەکەوێت کە هەموو چین و توێژە جیاوازەکانی کۆمەڵگە بە شێوەیەک لە شێوەکان بوونەتە قوربانی و مافەکانیان پێشەل کراوە. لە هەرێمی کوردستان سەرەتاییترین ماف بە هاوڵاتیان ڕەوا نەبینراوە و گەورەترین پێشێلکاری لەسەر ئاسی کۆمەڵگە سیاسەتی برسیکردنی دەسەڵات بووە بەرامبەر بە هاونیشتیمانیانی کە زۆرینەی خێزان و ئەندامانی کۆمەڵگە ڕوبەڕووی ئەم بێمافی و پێشێلکاریە بوونەتەوە. لە ماوەی ساڵی 2016 لەگەڵ نەبوونی موسا هاونیشتیمانیان ڕوبەڕووی قەیرانی ئاو و کارەبا و سوتەمەنی و خراپی ڕێگاوبانەکان بوونەتەوە. ساڵی 2016 سوکایەتیکردن بە مامۆستایانی ئاینی لە پایتەختی کوردستانەوە دەستی پێکردو، هەڵکوتانە سەر مزگەوتەکان و سوتاندنی ڕیشی زانایانی ئاینی و دوورخستنەوەیان لە پیشەی وتاربێژی و دروستکردنی تۆمەتی ناڕەوا و زیندانیکردنیان و دوجاریش تیرۆرکردنیان کۆتا دۆسیەی جەرگ بڕن نەبووە و نابێت بەرامبەر بە توێژی زانایانی ئاینێ. تاوەکو ئێستاش دۆسی تیرۆرکردنی دوکتۆر و شیار ئیسماعیل خوێنی لێدەچۆڕێت و یەکلایی نەکراوەتەوە. لە بنەمای سێی یەکەمی دەقی جارنامەی گەردوونی مافەکانی مرۆڤدا هاتووە. هەموو کەس مافی ژیان و ئازادی و ئاسایشی شخصی هەیە، بەڵام ساڵانە ڕۆژنامەنووسان و ئازادی خوازان ڕوبەڕووی تیرۆر و پێشێلکردنی مافەکانیان دەبنەوە. لەگەڵ ئەوەی لە ساڵی 2016 دەسەڵات نەیتوانیوە دۆسیەی تیرۆرکردنی سەردەش عوسمان و سۆرانی مامەحەمە و کاوە گەرمیانی یەکلایی بکاتەوە، کەچی چەندین دۆسیەی دیکەش زیادیان کردووە و دیارترینیان تیرۆرکردنی ڕۆژنامەنووس ویداد حوسێن لە شاری دهۆک و ڕۆژنامەوان شکووری زەینەدین لە ئامێدی. دۆسیەکانی بارزان ڕەشید ئەو گەنجەی کە لە پایتەختی هەرێم لەسەر هەڵکردنی فولایت لەلایەن کوڕی بەرپرسێکەوە کوژرا، هاوکات ناز یاعقوبی پارێزەر و گیان لە دەستدانی کچە خوێنکار سەروین نۆبەدار لە قەزای مێرگەسوور لەو دۆسیانان گومانێکی زۆریان لەسەر بێلایەنی دام و دەستگا ئەمنیەکان دروست کرد. بەو پێی پۆلیس و ئاسایش و دادگان نەیتوانیوە دەرئەنجامێک لەسەر بکەر و هۆکارەکان بەدەستەوە بدەن و قەناعەت بە سادەترین مرۆڤ بکات. هەرێمی کوردستان یەکێکە لەو ناوچانەی تیرۆری سیاسی و سوکایەتیکردن بە کەرامەتی مرۆڤ لەسەر بیرۆڕای سیاسی دووبارە دەبێتەوە تێیدا. جگە لە کوشتنی تەموو مژاوی فەرەیدون جوانڕۆی بەرپرسی سیاسی و سەربازی پارتی، سەروبرۆتاشینی پێشمەرگەیەکی کورد لە شاری هەولێر و دوجار شاربەدەرکردنی لە پایتەختی کوردستان، تۆمەتی ناڕەوا بۆ دوو کادری کۆمەڵی ئیسلامی بەناوەکانی سەعەد مستەفا و سەرهەد عوسمان دروست کراو. دوای 6 مانگ کێشنەوەیان لە زیندان دوجار بۆ هەموو لایەک ئاشکرا بوو کە دۆسیەکە سیناریۆ بووە و کادرانی کۆمەڵ بێتاوان بوون. لە ساڵی 2016دا سەدان مامۆستا و فەرمانبەر بۆ داواکردنی بچووکترین مافکە موچە و قوتی ماڵ و منداڵیانە دەیان جار گرت بوونەوە و خۆپیشاندانیان ئەنجام داوە، بەڵام بە تۆمەتی ناڕەوا و هەڵکوتانە سەریان و دەستگیرکردنی سەرپرشتیاری ناڕەزاییەکان و سوتاندنی ئۆتۆمبیلەکانیان وەڵامی چالاکیە مەدەنیەکانیان دراوەتەوە. گەنجانی هەرێم ڕۆژانە لە بێکاریەکی کوشندەدا ژیان بەسەر دەبەن و جگە لە هەڵاتن لە نیشتیمان هیچ دەواازەیەکی تریان بۆ نەماوەتەوە. بەپێ راپۆرتی دەسەی سربەخۆی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان ساڵی 2016 قەیرانەکان گەیشتۆتە ترۆپک و بوونەتە هۆی سەرهەڵدانی دەیان کێشەی کۆمەڵایەتی و دیاردەکانی کوشتن و خۆکوشتن و پێشێلکردنی مافەکانی منداڵ و ژنان زیادی کردووە. لە هەمووی کارەسات بارتر پەکخستنی پەرلەمانی کوردستانە لەلایەن پارتی حکومڕانەوە کە سەرچاوەی سەرەکیە بۆ دەرکردنی یاسا و ڕێکخستنی ژیانی توێژی جیاوازەکانی کۆمەڵگە. بۆیە دەکرێت بڵێن لەسەر ئاسی نێدەوڵەتی هەرێم نەیتوانیوە پارێزگاری لە ناوبانگی خۆی بکات لە پاراستنی مافەکانی مرۆڤ و ساڵی 2016 لە گۆڕنان و پێشێلکردنی مافەکانی مرۆڤ بووە لە کوردستان.